بینەرانی کورسات نیوز و پانۆراما سڵاوتان لێبێ. لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی بانگەشی هەڵبژاردن بەڵێنی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغداد دەدات لە پێناو کۆتاییێنان بە قەیران و کێشەدارەکان کە 11 ساڵە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. ئەوش لەسەر بنەمای پەیوەندیەکانی نێوان یەکێتی و هێز و لایەنە سیاسیە عێراقیەکان کە دەیان ساڵە دروست بووە. لەم چەند ساڵەی کۆتایی ئەم پەیوەندیانە گەشەی زیاتریشان بەخۆ بینو. زۆر جار دەوترێت چارەسەری کێشەکان تەنها لە بەغداد نییە و پێویستی بە پەیوەندیەکی فراوانی هەرێمی و نێودەوڵەتی هەیە. ئایا سیاسەتی ئێستای یەکێتی لەسەر چ بنەمایەکە؟ پەیوەندی نێوان یەکێتی و هێز عێراقیەکان تا چەند دەتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەری کێشەکان؟ پەیوەندیە هەرێمی و نێودەوڵەتیەکانی یەکێتی لە چ دۆخێکدایە؟ لەسەر چ بنەمایەک ئەم پەیوەندیانە دروست بووە؟ تا چەند بابەتی نەتەوەیی و خاک بۆتە قوربانی پەیوەندیەکان؟ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت لە ئاستی ئەو بەڵێن و پەیمانانە بێت کە ئەیدات؟ بۆچی دروشمی هێزی تۆین لە بەغداد؟ یەکێتی بەنیازی چییە لە بەغداد و هەرێم و چ کاریگەریکی لەسەر بژێوی هاوڵاتیانە بێت؟ ئەمە و چەندین پرسیار و پرسی دیکە لەگەڵ میوانەکانم بەڕێز دکتۆر زێنەدین مەولود ئامۆکەیی دکتۆرا لە زانستە سیاسیەکان هاوکات بریکاری وەزارەتی ئەوقافە لە ڕانێ بەسپاسەوەروە بەڕێز عەتا عەبدوڵڵا کاندیدی ژمارە 13 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک دکتۆر سڵاو لێبێ لە جەنابتەوە دەست پێ یەکەم با بزانین ئەو سیاسەتەی کە ئێستا ئەیکادێکێتی چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق تا چەند سیاسەتێکی تەندروستە و واقعیە بۆ ئێستای ئەمڕۆی کوردستان؟ بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سوپاس، سڵاو ڕێز بۆ بینەران، بۆ میوانە بە ڕێزەکەشت. تەمان پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئێمە دابەشی بکەین بابرێم ئەو پەیوەندیانەی کە لە سەردەمی ڕەوانشاد جەنابی مامجەلال لە مێژووی شۆڕشی ئەیلولەوە کە خۆی سەرپەرشتی دروستکردنی پەیوەندیەکانی کورد کردووە لەگەڵ دنیای دەرەوە لە سەردەمی شۆڕشی نوێگەلەکەمان زۆرێک لە بینایی باشتری پەیوەندی نێودەوڵەتیەکان یاخود ئەو پەیوەندیانەی کە لەگەر حیزب و لایەنە سیاسیەکان کردووە. ئێمە خاوەن ئەرسێکی مێژووی زۆر گەورەین، ئەویش دیبلۆماسیەت و پەیوەندیەکانی جەنابی مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەداخەوە ئێمە لە نەخۆشکەوتنی مامجەلال و دواتر وەفاتکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی زۆرێک لە پاشەکشە بوو لە پەیوەندیەکانی. ئەمە شوای کرد لایەنەکانی ترسوود لەو بابەتە وەرگرن و زۆر جار ئەو پەیوەندیانە لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستانش بەکار هاتینەوە، چونکە ئێمە بەهۆی سیراعەکانی ناوخۆ ململانەیەکانی ناوخۆ بەهۆی ئەو کێشانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوون ئاگامان لە پەیوەندیەکان نەما. ئەوە شوای کرد لە دوای وەفاتی مامجەلال کێشەکان لە عێراق ڕووبدا، یعنی وەفاتی مامجەلال تەنها کاریگەری لەسەر یەکێتی نەبوو، بەڵکو کاریگەری لەسەر وەزی عێراق بەگشتی هەبوو، پەیوەندیەکانی عێراق لەگەر وڵاتانی تر. ئەوە شتێکی ڕوونەوە هەموو خەڵک و لێکۆلەرەوان ئەیزانن، خەڵکی سیاسی ئەیزانی. بەڵام دوای کۆنگرەی یەکێتی کە لە ساڵی 23ەوە کرا، سەرۆک پاڤێل وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دیاری کرا لە کۆنگرەوە. ئێمە متمانەماندا بە سەرۆک پاڤێل بۆ ئەوەی ناوخۆی یەکێتی ڕێخاتەوە، بینای پەیوەندیەکانی یەکێتی بکاتەوە و هەروەها یەکێتیەکی تازە بە سیاسەت و ڕوئیایەکی تازە کە ئیلهام بەخشەکەی بیرروبۆچوونەکانی ڕەوانشاد مامجەلالە بێتەوە مەیدان. و لەو کۆنگرەیە ئاراستەکانی پەیوەندیەکانی یەکێتی، سیاسەتی یەکێتی، ڕوویای یەکێتی زۆر بەڕوونی دیاری کران. بە سوپاسەوە ئەوەی سەرۆک پاڤێل لەو فترەیە کەمە کردیتی، یعنی بەڕاستی جێی دەستخۆشیە کە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لەگەڵ دەرەوە و لەگەر بە تایبەتیش لەگەڵ ناون لەگەر سەرجەم حیزبە سیاسیەکانی عێراق بەشی ئەو بەسوونە بە کەمایەتیەکانەوە. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی هەیەتی لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیان ئەتوانێت کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەرکا، بەتایبەت ئەم کێشانی کێشەی گەورەن زیاد لە 10 ساڵە بابەتی کێشەی دارایی و موچە و بودجە هەیە، چەندی ساڵە کێشەی سنوور و خاکەیە.
بای ئەوەندەیە کە بتوانێت کێشانە چارەسەرکە. خۆی من باسی شتێکم کرد لە غیابی یەکێتی لە پاشەکشەی یەکێتی لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا قەیران لە نێوان ناوەند و لە نێوان هەرێم دروست بوو. ئەو قەیرانانێک کە هەن هەمووی لە غیابی وەکو باسم کرد لە غیاب و وەفاتی جەنابی مام جەلال بوو. بەڵام ئەوەی ئێستا لە ناو یەکێتی ئەگوزارێەوە بینای ئەو پەیوەندیانە کە باسم کرد کە دروست کراونەتەوە ئێستا بە شێوەیەکە ئێمە ئەتوانین بڵین ئەوەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت لە پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانی عێراقی بە هەموو جیاوازیانەوە ئەتوانین باسی ئەوە بکەین کە ئەوە داهاتوویەکی گەشتر بۆ میلەتەکەمان دەستە بەر ئەکە چونکە خۆی لە غیابی پەیوەندیەکە کێشەکان دروست بوون کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان دێتەوە سەر ساحەوە پەیوەندیەکانی بە شێوازەکی باش ڕێک ئەخا ئەوە خۆی لە خۆیدا ئەبێتە هۆکار و فاکتەرێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوویایی خۆی کە زۆر جار باسی ئەوەکە کە ئێمە قوڵایی سیاسەتکردنی ئێمە استراتیژی ئێمە ناوەندە لە وڵاتان نییە لە وڵاتانی دەوروبەر نییە لە بەغدایە چونکە ماف و شایستە داراییەکانی ئێمە کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندە ئەوەشیان بەپێی دەستوری ساڵی 2005 ڕێکخراوە کە ئەگەر دەستورەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ڕەنگە ئەو کێشانە کەمتر بنەوە بێگومان لە نێوان هەموو سیستەمە لەناو هەموو ئەو سیستەمە سیاسیانەی کە هەن لە هەموو دنیا بەردەوام کێشە هەتا لە سیستەمە پێشکەوتەکانە کێشە لە نێوان هەرێمەکان و ناوەند هەر ئەبی بەڵام ئەوەی ئەکرێ ڕوئیای حیزبەکانە لە ئاراستەکردنی ئەو پەیوەندیەکانەوە ئەو دروشمی قوڵایی استراتیژە لە بەغداد ئەتوانێت چی بۆ هەرێم بەدەستبێنێت ئەگەڕێم و بۆلات بۆ وەڵامی ئەم پرسیارە با لەگەڵ ئەتابڵا کاندیدی ژمارە سیانزەکە شموت ئەمەی ئێری سەر چاکەتر کاک ئەتامە چییە ژمارە سیانزەکە کاندیدەکەیە زۆر سپاس کاک دکتۆر تۆزێک لەگەڵ ژمارە سیانزەیە خەڵک هینێکی هەیە سپاس بۆ جەناب کاک دکتۆر و سڵاو لە بینەرانمان لە کورسات نیوز و بە خێراتنی برای عەزیزم کاک دکتۆر زێندینی شەکەم بە تاکید بەندە کاندیدی ژمارە سیانزەی لیستی 221 یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەتای ئەوقاف ناسراوم. ژمارە سیانزە ژمارەی بەختە نەک ئەوەی کە بەپێی هەندێک نەریتی کوردەواری خۆمان بەداخەوە بە جۆرێکتر باسیەکەن بەڵام ژمارە سیانزە لە زۆر شوێن پێ ئەوترێ ژمارەی بەخت و خەڵک یادگاری زۆری لەگەڵی هەیە بۆیە من بەش بە حاڵی خۆم ئەم ژمارەی بەپێی قورعە خۆم ڕامکێشا و زۆر مرتاحشم پێی. هیچ بەرکەوتێکە بۆ لەگەڵ ژمارە سیانزە پێشتریان ئەمە یەکەم جارە بخۆم سیانزە من هیچ ینی یادگارێکی خراپم نییە لەگەڵ یا ناخۆشم نییە لەگەڵا لەبەر ئەوە بە ژمارێکی بەختی ئەبین و خۆشحاڵم پێ. جاوە سوتفێکی ئەم شەو سەیری شایانی ئەو بریکاری وەزارەتی ئەوقاف کاک دکتۆر و جەنابی شت هەر لە بواری ئەوقاف و کاروباری ئاینیان ئەزمونێکی باشتانێمە بەستمە دواتر لەسەر بابەتانش پرسیار بکەم لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی تۆین لە بەغداد بۆ ئەم دروشمە. طبعا هێزی تۆین لە بەغداد دروشمێکی وا بزانم پڕاوپڕ بەخۆیەتی بۆ ئەم کاتی بانگەشەی هەڵبژارنە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕوابوون بە جەماوەرەکەی بە دەنگدەری خۆی بە حیزبەکەی پێی وایە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستانی کردووە قووەتەکەی لە خەڵکەوە وەرگرتووە هێزەکەی لە خەڵکەوە وەرگرتووە لە هێزی دەنگدەرەوە وەریگرتووە و خودی سەرۆک بافڵیش بۆ خۆی ئەوەندەی کە ڕۆڵی بینیوە ڕۆڵی جێڕاوە لەگەڵ حزابی سیاسی شیعی سونی لە نەناو بەغدا پێی وایە ئەوە جەماوەرەکەیەتی ئەو هێزەی داوەتی و حیزبەکەیەتی ئەو هێزەی داوەتی بۆیە حیزبێکی گوێلی گیراوی حساب بۆ کراوی معتەبەری خاوەنی اعتیبارە بۆیە هێزی تۆین لە بەغدا ئێمە تا چەند خەڵک هێز بدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ ئەوەندە هێزی منطق بەکارهێنێ لە بەرامبەر بەدەستێنانی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانە دەنگی تۆ سەنگی تۆ هێزی تۆ ئێمە هێزی تۆین لە بەغدا لەو منتەڵەقە و سەرچاوە ئەگرێت کە خەڵکی هەرێمی کوردستان و دەنگدەرانی لیستی 221 نیشتیمانی کوردستان ببنە هێزێکی گەورە و پاڵش پشتیکارێکی گەورە و لۆبیکارێکی گەورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تا بتوانێت لە بەغدا زیاتر بەهێزەوە لەوە بێ بۆی بتوانێت لە پێناو دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان قووەتێکی زیاتری هەبێت. مافانەی هەرێمی کوردستان تەنها مافی بوجە و موچەیە یان بافینەتەوە و خاک و سنووریشە بابەتی خزمەتگوزاریە بە تەنها یان هەردوو لایەنەکە لە خۆ نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە خەمینەتەوە لەسەر و هەموو خەمەکانی ترەوەیە ئێمە حیزبێکی ڕاستە سۆسیال دیموکراتین بەڵام پێشمان وایە کێشەینەتەوەی هەیە لە وڵاتەدا بەڵام بە خۆتەزانی بەداخەوە لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە بەغدا
ئەوەندەی کە بڕیار بەدەستان لە بەغدا کێشە و مەشاکلەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بوونەتە بابەتی مالی بۆیە ئەوەندە کێشەکان بەداخەوە لەسەر مەوادەکانی تری دەستوری وەکو مادەی 140 و خاک و سنوور و تەچیز و تەسلیحی پێشمەرگە یا پێشمەرگە وەکو بەشێک لە مەنزومەی دیفاعی عراقی باسی لێوە نەکراوە بۆیە نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە هەموو ئەو مەوادە دەستوریانی هەموو ئەو مادە دەستوریانی کە بەپێی دەستوری عراقی لە ساڵی 2005 خەڵکی عراقی ئیقراری لەسەر کردووە ئێمە بەشێکین هەرێمێکی فیدراڵین لە ناو چوارچێوەی عراقێکی فیدراڵدا بۆیە ئەو مادە دەستوریانە پێویستی بەوەیە کاری لەسەر بکرێ هەموو ئەو بابەتی کە استحقاقی نەتەوەیە یان استحقاقی هەرێمایەتیە یان استحقاقی بودجە و موچەیە بەپێی ئەو دەستورە یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی بۆ کردەوە بۆی ئەکات هەموو ئەو بابەتانی کە تەواو نەکراون هەوڵی تەواوکردنیانەدا ئەوێت لە ڕێگەی کتلەیەکی بەهێزەوە یان کۆمەڵێک کوڕ و کچی کادری پڕ ئەزمموی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە بەغدا کار لەسەر ئەو کارە تەواو نەکراوانە بکەن لە پێناو تەواوکردنی و بە ئەنجام گەیشتنی باش کاکە تا پێشتریش دروشمی هەڵبژاردن هەبووە بەڵێن هەبووە بەشێک لەم قسانی ئێستش لە پێشتر لە کاتی بانگەشەیە وتراوە جیاوازی ئەم جارە چیە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو ئەم بەڵێنانە چیە لەگەڵەوانی پێشوو خەڵکە خۆیەتی بپرسێ بڵێ لە کاتی بانگەشەیە زۆر بەڵێنە درێ بەڵام ئایا چۆن نەتوانین جێبەجێکی جا وەڵامی ئەم پرسیارمەوە با لەگەڵ دکتۆر پرسیارێکە وەڵامەکە وەرگرینەوە کاک دکتۆر لەسەر بابەتی قوڵایی استراتیژێت لە بەغداد یەکێتی بۆ پێی وایە تەنها لە بەغداد دەتوانێت ئەمە چارەسەرکە لاوازی پەیوەندیەکانێتی لەگەڵ لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی یاخود ئەمە تەنها بە بابەتێکی عێراقیان نازانێت لە کاتێکا زۆر جارە وترێ کێشەکانەکرێ لە پایتەختی وڵاتانی تر چارەسەر بکرێ طبعاً ئەوە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشەکانی ئێمە بەڕاستی لە وڵاتانی دەوروبەر و لە هیچ شوێنێک چارەسەر ناکرێ تاکو لە ناوەند چارەسەر نەکرێت لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاست و پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕوانگەیەوە سیاسەتی واقعین سیاستێکن پشت بە هێزی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و قووەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا و هەروەها ڕوئیای سەرۆک پاڤێل ئەبەستێکە زۆرێک لە پەیوەندی لەگەڵ لایەنەکان دروست کردی تۆ نمونەیەکشت بۆ باسکەم ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو گرفتانەی کە هەبوون چەند ساڵ بوو یعنی بەڕاستی وەفدەکان دەهاتن و ئەچوون نەتواندرا ئەو کێشانە چارەسەر بکرێ یاخود ڕێککەوتنێک لە نێوان ناوەند و لە نێوان هەرێم بکرێ کاتێک سەرۆک پاڤێل بە نوێنەرایەتی کورد ئەچی لەوێ بە حکمی ئەو عیلاقاتە باشەی کە هەیەی لەگەر لایەنە جیاوازیەکانی شیعە و سونە توانی زۆرێک لە ئیتیفاق بکە کە زامنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بکە لەبەرەوە ئێمە ناوەند ینی خۆمان بە شتێکی جیاواز نزانین لە ناوەند وە بێگومان بەهێزبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر زامنیەوە ئەکە داوا و داخوازیەکانی میلەتەکەمان بەدیبێن چونکە باسم کرد کە حاڵەتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوەند پاشەکشە ئەکا سیاستێک لە بەرامبەر ناوەند پەیڕەو ئەکرێکە بە زیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەشێتەوە بەڵام کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێزە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان واقعیانە سیاست ئەکا سیاستێک ئەکا کە بەرژەوەندی خەڵک لە بەرچاو بگری سیاستێک ئەکە کە هەموو ئەو مادە دەستوریانەی تایبەت بە کوردن کە تا ئێستا جێبەجێ نەکراون لە ڕێی ئیتیفاقاتەوە لە ڕێی گفتوگۆوە لە ڕێی لێ تێگەیشتنەوە نەک لە ڕێی بەکارهێنانی زۆرێک لە هێزی ڕق لەگەل یەکتر کە ئەوە هیچ زامنی داوا و داخوازیەکانی ئێمە ناکە چونکە ئێمە لەگەڵ لایەنە جیاوازەکانی عێراق بە سەرجەم پێکاتەکانیەوە کاتێک هێزی نەرم بەکاردەهێنین کاتێک کە هێزی میلەتەکەمان باڵپشتمان ئەکە لە پەرلەمانی عێراق ئێمە ئەتوانین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بودجەی هەرێمی کوردستان چونکە ڕاستی ئێستا ئێمە زۆر باسی موچەی هەرێمی کوردستانەکەین کە ئەوە شتێکی بنەڕەتیە ینی پێویستێکە ڕاستە دەبی ئەو لەویادی بەڵام خۆ ئێمە کێشەی ئێمە لە بەغدا تەنها موچە نییە ئێمە بەڵکو کێشەی بودجەمان هەیە کێشەی شایستە داراییەکانمان هەیە کێشەی کۆمەڵێک بابەتی ترمان هەیە کە پەیوەستن بە جێناکۆکەکان پەیوەستن بە مافەنەتەوایەتیەکانی ئێمە و هەروەها چەسپاندنی مافە دەستوریەکانی ئێمە لە ناو دەستوری هەمیشەی دکتۆر باس لەوە کرد کە لە دوایین سەردانی سەرۆکی یەکێتی
توانراوە ڕێککەوتن لە سەبابەتی پرسی نەوت و موچە هەبێ بەڵام یەکێتی دەستبەرداری بابەتە نەتەوایەتیەکان بووە لەگەڵ بەغدا نەخێر بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاڵ ئەو بابەتەی کە باسم کرد ئەگەر سەیری تەسریحەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ناخۆ چ لە بەغدا بەردەوام پێداگریان کردیە لەسەر بەدیهێنانی بە نمونە ئەو مادانەی وەکو باسم کرد کە پەیوەندی بە شوێنە جێناکۆکەکان وێ لە کەرکووچی قودسی کوردستان لە شنگال و لە شوێنەکانی تر و هەروەها پەیوەندی بە زۆر بابەتی ترەوەیە کە لە ناو دەستور قسەی لەسەر کراوە و بەشی هەرە زۆری خەڵکی عێراق دەنجی بۆ داوە لەبەرەوە ئێمە وەکو باسم کرد ئێمە کێشەی ئێمە لە بەغدا تەنها کێشەی موچە نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵا هەلگری بەدیهێنانی سەرجەم مافەنەتەوایەتیەکانمانە بەپێی دەستور بەپێی بەندەکانی دەستور کە وەکو باسم کرد خەڵکی عێراق دەنجی لەسەرداوە لەبەرەوە خەمی یەکێتی ڕاستە بە دەرەجەیەک ئێستا خەمی موچەیە چونکە ژیانی خەڵکی ئێمە لە بارودۆخێکی خراپدایە بەڵام ئێمە لایەنەکانی تر و بابەتەکانی ترمان لەبیر نەکردووە لە بیریشی ناکەین چونکە ڕاستی کە قسە لەسەر شوێنە جێناکۆکەکان ئەەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی کەرکک و شوێنە جێناکۆکەکان ئەکە هەتا لە دوا هەڵبژاردننی یەکێتی زۆرینەی هەرە زۆری دەنگەکانی ئەو سنوورانە یەکێتی نیشتیمانی کوردستان هێناویەتی ئەوەش بەرپرسیارەتی یەکێتیە و پێشم وا بە باشترین شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک پاڤێل بەو بەرپرسیارەتی هەستاوە کە لە هەڵبژاردننی ڕابردوو متمانەی خەڵکی وەرگرتووە. کاگەتا جیازیم هەڵبژاردنە بۆ خەڵک چییە؟ لە کاتێکا لە کاتی بانگەشە ئێمە بەڵێن و پەیمانی لایەنەکانە بستین کاندیدەکانە بستین بەڵام خەڵک چۆن قەنەعەت بۆ بکە کەم جارە بەڵێنەکانە بن ڕاستی بە تایبەت لیستی 222 و یەکێتی نیشتیمانی جیاوازیەک هەیە لە پێشتر کەم جارە قووەتێک بابەوەی کە بتوانێت داکۆکی لە مافی خەڵکە و بەڵێنەکان جێبەجێکە بەتەکید کاکتۆر هەڵبژاردنەکان هەمووی گرنگی خۆی اینجا هەڵبژاردنەکان هەڵبژاردننی سندیکا یان نەقابەیە یەکێتی کۆمەڵە یان ئەنجومەنی پارێزگا یان پەرلەمانی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ بەڵام عەرە بەڵێ مهم هەیە و ئەهەم هەیە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێم وایە گرنگەکەی زیاترە لە شوێنانی تر لەبەر ئەوەی ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەیی هەیە هەر بۆ خۆی هەڵبژاردنەکە گرنگە لەبەرەوەی لە 4 ساڵی ئایندی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناکرێت کورد حزوری نەبێ یا ببێت تەواجودی کورد کۆمەڵێک بڕیار و پرۆژە یاسا ببنە یاسا و دەرچن و کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەموو عێراقەوە هەیە ئەمە بابەتێک بابەتی دووەم جیاوازی ئەم جارە لەگەڵ جارەکانی تر لە مێژووی نزیشی خۆمانە خەڵک بینیوێتی کە خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی سەرۆک بافڵ چ داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بووە زۆر جار ئەو ئەرکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی نەکراوە یەکێتی و سەرۆکەکەی شانی داوەتە بەر لەگەڵ هەموو ئەو ئیتیفاقیاتانەی کە لە ڕابردوو بە ئەنجام ناگەیشتن و ناگەیشتن ئاکام یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی بە ئەنجام گەیاندووە و لەسەر خود و لەسەر زاری سەرۆکوەزیرانی عێراقەوە ئەمە ئیقرار کرا و سپاسی سەرۆک بافڵ کرا بۆی کە هەوڵەکانی ئەو بوون توانیوێتی بمانگەێنێتە ڕێکەوتن ئەمە بابەتێک بابەتی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستان ناجی کارکردنی و کارنامەی کارکردنی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەموو تەواوی کوردستان پێی وایە ئەبێ ڕۆڵێکی زیاتر و خەڵک بکاتەوە محور و ڕۆڵێکی زیاتر بداتەوە بە خەڵک بۆی کە ئێستا لە ئەم کەرنەڤاڵانەی ناساننی کاندەکان و بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە لە شوێنەکانی وەکو سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و چەمچەماڵ بینیمان خەڵکێکی زۆر باوەشی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کردو لەبەرەوەی پێی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە گەورەیە کە ئەوەی لی چاوەڕوانەکرێ ئەوە بۆی بەدی ئەهێنێ و داواکاری زیاتریان لە یەکێتی هەیە بۆی پێیان وایە یەکێتی خاوەنی قەراری گەورەیە و یەکێتی بڕیارە گەورەکان جێبەجێەکە بۆیە بەشێکی زۆر لەو بەڵێنانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی یا بەجێ هێناوە یان کار بۆ جێبەجێکردنیەکە بۆیە جیاوازیەکە لەمەیە ئەیبینین کە توێژی گەنجان ژنان بە تەمەنەکان و موچەخۆران ومێدێکیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکە گەنجەکەی سەرۆک بافڵ هەیە جیاوازیەکە لەوەیە ئەبینین کە خەڵکی هەرێمی کوردستان پێی وایە جیا لە یەکێتی یا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر حزوری نەبێت لە هاوچێشە سیاسیەکان لە ئیتیفاقیات و ڕێکەوتنەکانی هەرێم و بەغدا لەوە پەیوەندیە بەربڵاوی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو پەیوەندیە پتەوەی کە لەگەڵ ئەحزابی شیعی و سونی لە فیدراڵ هەیەتی لە ناوەندی دەسەڵاتی فیدراڵ لە بەغدا هەیەتی خەڵکێکی تر ئەمەی نییە ئەگەر لە شوێنێکی تر مەسەلەن زۆر جار ئەوترێ ئەم جۆرە دانوستانە خۆت بیرکردنەوە لەوەی کە بەغدا چەق و استراتیژێتی کارکردن بێ ڕادەستکردنی هەرێمە بەڵێ
ئەمە وایە نەخێر ئەمە ڕێک دەقا و دەق پێچەوانەکەی ڕاستە کاکتۆر پێم وایە ئەوەی کە ببەخشە ئەوەی کە سیاستی ڕاست و دروستە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی ڕەویەکە بۆ لەبەرەوەی ئێمە باسمان کرد بە پێی دەستورێکی دەنگ پێدراوی دەنگ لەسەردراوی کۆمەڵانی خەڵکی عراق ئێمە هەرێمێکی یاسایی دەستورین لە چوارچەوەی وڵاتێکا کە پێوتری عراق مادام ئێمە هەرێمێکین لە عراقێکی فیدراڵی فرەیی دیموکراتدا کەواتە چەقی استراتیژی چارەسەرکردنی کێشەکانمان لە بەغدایە لە شوێنێکی تر نییە ڕاستە بەغدا وڵاتێکە ڕەنگە ئێستش کاریگەری هەندێک دەوڵەتانی دراوسێ و ئەم ئەولای بەسەرەوە بێ بەڵام ئەمە ناکاتە ئەوەی ئێمە بۆ چارەسەری کێشەکانمان ڕوو لە شوێنێکی تر بکەین لەبەرەوەی پێمان وایە زمانی دانوستان و زمانی گفتوگۆ و لێک تێگەیشتن ڕێگە ڕاستەکەیەوە تەفەهومە دروستەکە ئەمەیە ئەبێ لەگەڵ بەغدا ئێمە بگەینە چارەسەر نەوەکو ئەوەی پەلچێشی خەڵکی تر بکەین بۆ ناو کێشەکانی خۆمان و وا لە بەغدا بکە ناچاریکە ئەمە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەمە لە ڕێکەوتنێکە ئەم خاڵە جێبەجێ بێت لە دەیان ڕێکەوتنی تر کێشەت بۆ دروستە بێتەوە بۆیە بەغدا و هەرێمی کوردستان پێویستیان بە عیلاقەیەکی تەندروستە و پێویستیان بە پەیوەندیەکی ودیانەی دۆستانەیە کە هەمیشە لە کۆنتاکت و تەواصلی بەردەوامە بن مادام ئێمە لە چوارچەوەی ئەو وڵاتە داین کەواتە کێشەکانیشمان چارەسەری لە وڵاتەکەیە بۆیە لە وڵاتێکی تر نییە ئەمە نەخێر ڕێک پێچەوانەکەی ڕاستە کە پارێزگاریکردن لە قواری هەرێمی کوردستان ئەوە تێگەیشتن هەیە لە بەغداوە بۆ ئەم تێڕوانینە یەکێتی بەدڵنیاییەوە ئێستا ئەوانەی کە بڵین نوخبەی دەسەڵاتداری عراقیش ئەحزابی شیعی و سونیش تێگەیشتون لەوەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی کارکردنی سیاسەتی ئەوەیە کە هەوڵی پتەوکردنی پەیوەندیەکانەدا نەک هەوڵی وێرانکردنی ئەم پەیوەندیانە بۆیە هەرێمی کوردستانیش پێمان وایە بەمە ئەپارێزرێ نەک بە زمانی هەڕەشە و بە زمانی گوڕەشە و لە بەرامبەر یەکوەستان بەچەکەوە پێمان وانییە لە بەرامبەر یەکوەستان بەچەکەوە کێشەکانمان چارەسەر بێ بەڵکو لە نەتیجە ئەبێ بە حیوار و لەسەر تاوڵەی گفتوگۆ کۆبینەوانێ لەگەڵ عێراق بگەینە ڕێککەوتنێک ئێمە دەستور حەکەم بێ لە نێوانمانە دەستورێکمانەیە هەوڵی جێبەجێکردنی ئەم دەستورە بدەین و ئەو یاسانی دەرەچن لەسەر ڕۆشنایی لەسەر بنەمای ئەم دەستورە بێ ئەو پەیوەندیەکی دروست و تەندروستە بێ و پێم وایە هەرێمی کوردستانیش قازانج لەمە ئەکان نەک لە جۆرێکی تر و بابەتێکی تر دکتۆر یەکێتی چۆن دەتوانێت هاوسەنگی ڕابگرێ لە کاتێکە ململانەی ئیقلیمی و نێودەوڵەتی لەم ناوچەیە هەمیشە لە پەرەسەندن نابووە ئایا توانێتی هاوسەنگی ڕابگرێ لە نێوان جەمسەرە جیاوازەکان کە بەریەککەوتنیان هەیە لەم ناوچەیە بێگومان عێراق وڵاتێکی گرنگەوە بەردەوام کێشە وڵاتانی زلهێزی ناوچەی و وڵاتانی زلهێزی جیهان چاویان لە عێراق بە حکمی ئەو جوگرافیایی کە هەیەتیەوە بۆ سەرچاوەکانی سروشتی وزا بەردەوام کێشە لە نێوان هێزە نێودەوڵەتی و ئەقلیمیەکان هەیە لەسەر عێراق بەڵام ئەوەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە ئێمە پێم وایە لە عێراق تاکە هێزین کە توانی بێتمان زۆرێک لە هاوسەنگی ڕابگرین لە نێوان جەمسەرە جیاوازەکانی نێوان لە کاریگەریان لەسەر حکوومەتی عێراق و لەسەر ئایندەی عێراق هەیە بۆ نمونە ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێران پەیوەندیەکی باشە لە هەمان کاتدا پەیوەندیمان لەگەڵ ئەمریکاش باشە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی عەرەبی باشە زۆرێک لە پەیوەندیمان لەگەڵ تورکیاش باشە ینی ڕاستیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی دەگمەنە لەو بابەتە کە بەردەوام لە نێوان ئەو سیرا و ململانێ نێودەوڵەتی جیاوازە زۆرێک لە هاوسەنگی ڕاگرتە کە خزمەت بە میلەتەکەمان و دۆزی میلەتەکەمان بکە نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانەوە شەبینین لە زۆر جار لە ماوەی یەک مانگ ئێمە سەرۆک پاڤێل لە تاران ئەبینین لە واشنگتنوش ئەیبینین لە وڵاتانی دەوروبەر ئەیبینین ئەوەیە سیاسەتە ڕاست و ڕەوانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە زامنی مافەکانی ئێمە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هاوسەنجە لەسەر حیسابی میلەتی ئێمە نییە بەڵکو بۆ خزمەتکردنی میلەتی ئێمەیە بۆ ئەوەیە لە هەرێمی کوردستان ئیستیقرار هەبی و هاوکارشبی لە دروستکردنی زۆرێک لە پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و ناوەن کە داواکاریەکانی میلەتی ئێمە یەکێتی تاکو ئێستا بەرامبەر بە پارچەکانی دیکەی کوردستان توانێتی سیاسەتێکی ڕوون و ئاشکرای هەبێ بەڵێ بێگومان ئەگەر دیقەت بدەین یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار بازی ئەوەشی داوەوە سەرۆک پاڤێل لە بانگەشانەی هەڵبژاردن لە پێشترش نەیشاردۆتەوە کە ئێمە بەڵێ ئەوەی پەیوەندی بە مافی میلەتەکەمانەوە هەبی لە پارچەکانی دی لە هەرێمی کوردستان هەر کاتێک پێویستیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان
هەبوو بێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی لە ڕۆژاوا هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتێکی گرنگی ئەو ئاشتی هەیە کە ئێستا قسەی لەسەر ئەکرێت لە تورکیا و تورکیاش ئێستا لە ماوەی ڕابردوو بە ڕسمی وەبدی پارتی دووگەشە پێدان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد لەو ڕۆڵەوە ڕۆڵی یەکێتی لە ڕۆژئاوای کوردستان ڕۆڵێکی چەند گرنگە نەک لە ئێستا لەو کاتێکە ڕۆژئاوا لە بەردەم هەڕەشە و مەترسی بۆ یەکێتی بەرگری لە ڕۆژئاوا کردێ بە هەموو ئەو ئیمکانیاتێک کە بەردەستی بووە لەبەرەوە ئێمە شتێکمان هەیە پێ ئەگوترێ ڕەهەندی نەتەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەی پێشەنگە ئەوەی دۆمیان پەیوەندی بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسم کرد لەگەڵ جەمسەرە جیاوازەکان یەکێتی لەو ڕوانگەشەوە سەرکەوتوو بووەوە ئەو پەیوەندیانەشی لە خزمەت ڕەهەندەنەتەوەی یەکە بووە لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەروەها لە بەدیهێنانی مافەکانی میلەتی ئێمە لە پارچەکانی تری کوردستان لەبەرەوە ڕاستی لەو ڕوانگەیەوە هیچ حیزبێک لە حیزبێکی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان شان لە شانی یەکێتی نادا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆی و لە ئێستا لە یەکێتی نوێیەکە لە دوای کۆنگرەوەکو باسم کرد متمانەمان بە مەکتەبی سیاسی وە سەرۆک پاڤێلدا توانیتیان ئەو دروشمانە یان ئەو ئەرکەی کە ئەندامانی کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان خستۆیەتیانە سەر ئەستۆی سەرۆک پاڤێل بەڕاستی بە سوپاسەوە زۆر بەباشی جێبەجێ کردووە ئەوە شوای کردووە ئێستا سەبارەت بە سیاسەتی یەکێتی بۆ ناوخۆی هەرێم لە جاران ئەو سیاسەتی ئێستا یەکێتی لە ناوخۆی هەرێمی کوردستانێکا بەتایبەت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان ئەمە تا چەند سیاسەتێکی واقعیە لە کاتێکە هەست بە زمانێکی تون دەکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە بێگومان ئێمە لە ناو حملەی هەڵبژاردنین بەڵام بەدەر لە بابەتی هەڵبژاردن ئێمە لە بەردەم پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک دروشمی بەرزکردنەوە سەرۆک پاڤێل کۆمەڵێک بەڵێنیدان ئەو بەڵێنانە بەشەشی پەیوەندی بە ئەدای حکوومەتەوەیە لە حکوکابینەی داهاتوو چۆن ئەبێ بەشەشی پەیوەندی بە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوێ لە ناو حکوومەتی داهاتوو و تا ئێستاش بابەتی حکوومەت کە پێک نەهاتووە سەرۆک پاڤێل لە هەموو کۆڕکۆبنەوەکانی خۆی باسی لێەوە کە برادرانی ئێمە باسی لێەوە ئەکەن ئەوەی پەیوەندی بە بەرنامەی حکوومەتەکەوەیە کە بەشی زۆری ڕنگدانەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆشبەختانە لەسەر ڕێکەوتن ئەوەی تر میکانیزم بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەیە پەیوەندی بە بوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە شێوازێکی بەهێزتر لە ناو حکوومەت کە ئەوەشیان سەرۆک پاڤێل نەیشاردۆتەوە تا ئەو بەڵێنانە یەکێتی جێبەجێ نەکرێن ئێمە ناچینە ناو کابینەی داهاتوو ناو حکوومەتی داهاتوو ئەوەشیان ڕاستیەکەی وەکو باسم کرد پەیوەندی بەو بەڵێنانەوەیە بەو سەرڕاستیەوەیە کە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاراستە ئەکرێت بەڵێنەکان چین دکتۆر بەڵێنی دروشمەکانمان لەگەڵ خەڵک بەرژەوەندی حیزبین یاخود پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە وڵا هیچ بەرژەوەندی حیزبی نیە خۆ حیزب وەسیلەیە کە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی میلەتەکەمان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بابەتانەی کە پێداگرە لەسەری ئەوەیە کە ئێمە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەن لەگەڵ دەرەوە بە شێوازێکی باشتر پەیوەندی بکەینەوە کە هەمومان پێکەوە بەرگری لە مافەکانی میلەت بکەین نەک لایەنێک ئینفراد بکە لە پەیوەندیەکان و هەروەها لە ناوخۆش حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری پێشکەش بکە بەبێ جیاوازی لە هەموو شار و شارۆچکەکان و هیچ زۆرە جیاوازیەک نەکرێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەتی ترن پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پەیوەندی بەوە هەیە ڕاستی خەڵک لە هەرێمی کوردستان یاخود بەیانی کەسێک بۆ نمونە دەرچوێکی زانکۆکە کە لە شوێنێکدا ئەمەزرێ پێویستی بە تەسکەی حیزبی نەبێ پێویستی بەوە بێت لەسەر کەفاءەت و لەسەر ئەدای خۆی بێتە ناو منافەسەکە ینی ئێمە سیستەمی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێک پێداگری لەسەر ئەکا کە موسەساتی دەوڵەت بێلایەن بن لە بەرامبەر خەڵک ینی خزمەتگوزاری پەیوەست نییە بەوەیدا بزانین ڕەنجی سەوزە زەردەیان نیلەیان ئەوەیە چونکە ژیانی خەڵک ئێمە خەمی خەڵک
خەمی خەڵک خەمی ژیانی خەڵک خەمی ئێمەیە لە سەروی بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر ئەو بابەتە کاتەوە بەڵام ئەوەی گرنگە ڕاستیەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جیاوازە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یان ئێمە ئەو خەڵکەی کە دێ دەنگ ئەدا دەنگ بەچێ ئەدە کە ڕۆلی لە ناوەند هەیە چێ ئەتوانی کێشەکانی لە ناوەند سارەسەر بکە ئەوە جیاوازە لەوەی کە ئێمە ئەگەر هەڵبژاردن لۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بکەین ئەوە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی ناوخۆیەوە زۆر باش کاگا تا ئەم جارە وەکو کاندیدانی یەکێتی وەکو لیستی 222 ئامانجی سەرەکیتان چی ئەبێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی ئەولەوێتی ئیشکردنی ئێوە ئەوەی کە بەرنامە و پلانی لیستەکە بێت چیە بێ تاوان ئەمجارێک یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵێک کادر یا کاندیدی کوڕ و کچی خاون ئەزمون و خاون اختصاصی جیاجیا لە هەردوو ڕەگەز خۆی خستەوە بەردەمی خەڵکی هەرێمی کوردستان و جەنابی شەزانی دەنگی خەڵک سەنگی مەحەکە بۆ یەکێتی بۆ لایەنەکان تریش یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی ڕابردوو وەکو باسمان کرد مێژوویەکی نزیکە دیارە لەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی پێی کرابێ بە پێی توانە هەوڵی داوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان یان بەرنامە کێشەکان چی هەیە بۆ گەنجان بۆ ژنان بۆ بابەتی ڕۆشنبیری بۆ بابەتی ئاینی ئەزمونێکی باشی و پەیوەندێکی باشیشە لەگەڵ مامۆسایانی ئاینی و ئەو توێژە بەڕێزە هەیە بەڵام لیستەکە چ شتێکی هەیە بۆ ئەوان تاوان یەکێتی با قسەکەوا لێ بکەین یەکێتی تا چەند گرنگی بە بنەما ئادابیەکان بنەما دینیەکان پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تاوان ئەو پرسیارێکی بەجێ بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان کارنامەی چییە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بۆ چین و توێژەکان بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە لەوێ نمایندەی خەڵکی هەرێمی کوردستانەکە و عێراقەکە بەڵام ئەوەی کە بە پێی توێژەکان ئێستا ئەولەویەتی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە بابەتی مالی و بابەتی بودجە و موچە کێشەیەکە کە بەڕاستی خەڵکی ماندوو کردو دەرونی خەڵک پێوەی ماندووە و یەکێکە لە کێشە گرنگەکان و چارەسەریشی پێویستی بە کاتی زۆر نییە پێویستی بە هەرچی زووە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی چارەسەرکردنی کێشە مالیەکانەدا و بەپێی ئەوەی کە دوای ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان جارێکتر هەناردە کرایەوە ئیش لەسەر ئەو بابەتە کرێەوە دواتر بۆ هەبەر چین و توێژێک لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەکبەیەکی پڕەوە ئەچێتە بەغدا و بەندەش بۆ خۆم بەو حکومەی کە لە ماوەیەکی زۆرە لە ئەوقافم هەموو حیاتی وەزیفیم لە ئەوقاف بووە پیان وتون قاموسی ئەوقاف لە بەرەوەی لە هەموو ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بەرپرسیارەتیم هەبووە و وەزیفەم هەبووە هەم لە گەرمیان 19 ساڵ لێ بووم 5 ساڵ لە شارەزور بووم 3 ساڵ لە سلێمانی مدیر عامی هەموو زۆنی سەوزی ئەوقاف و جگە لە کوێواتە لە هێرۆ هەڵشۆ تا هەورامان و کفری بەندە وەزیفەم تیابینیەوە بەرپرسیارەتیم تیابینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستاوە نییە کاکتۆر هەر لە سەردەمی ڕەوانشاد جەنابی مامزار سەرۆکی کۆچکردومان لە کاتی خۆی بودجەیەکی تایبەتی لە ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەخسیس کردبوو تەرخان کردبوو بۆ دروستکردنی هەر مزگەوتێک لە هەر لادەیەکی خۆمان لە هەر لادەیەکی دوورەدەستی ئەم هەرێمی کوردستانە مزگەوتێک دروست کرا جنابی مامزال 10,000 دیناری ئەو کاتێک کاتی دینار بوو ئەدا جگە لەوەی لە نۆژەرکردنەوەی مزگەوت و خانەقا و مەدرسە ئاینیەکانە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو هەر مزگەوتی گەورەی سلێمانی لە سەردەمی سەرۆکۆمار و لە پێشتر و لە دواتریش چەند جارێک لەسەر بودجەی جنابی مامزال یەکێتی نیشتیمانی کوردستان نۆژەن کراوەتەوە بۆیە ئێمە دەستورێک تەحکومەکە بەم هەرێمە پێم وایە مادە 2 دەستوری عێراقا کە ئاڵێ هیچ ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوی تەشیع لە عێراق و هیچ یاسایەک دەرناچێ کە ناکۆک بێ لەسەر لەگەڵ بنەما ئاینەکان بنەمانە گۆڕ ئاینەکان و دواتر هیچ یاسایەکیش دەرناچێت کە ناکۆک بێ لەگەڵ مافی مرۆڤ و بابەتە دیموکراتیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز لەم بۆچوو ناگرێ و بۆ خۆشی ماوەیەک لەمەوە پێش جەناب زانی سەرۆکبافڵ احتیمامێکی زۆری بە بابەتی ئاینی و بە بابەتی ئادابی و ئەخلاقی کۆمەڵگاداوە هەر ساڵی پار بوو بینیمانیانی زۆر شوێنی نەشیا و ئەوانە کە لە هەرێمی کوردستانیان لەم دەڤەرە هەبوو سەرۆکبافڵ بڕیاری لە ناوبردنیان یان داخستنیانیدا بۆیە ئەمە ڕێزگرتنە لە ئاینیەکان و بەندەش بەش بە حاڵی خۆم ینی حیاتی وەزیفم بەو پێی لە ئەوقاف وە ڕێزێکی زۆرم هەبوو بۆ ئاین و پیاوێکشم ئەلحەمدولیلا ئیلتیزامی دینیمانەیە و باگراوندێکی ئاینیمان هەیە و عیلاقەیەکی باشی دۆستانەی ودیانەمان لەگەڵ مامۆسایانی ئاینی و هەموو فەرمانبەرانی ئەوقافە بووە و عیلاقەکە ڕئیس و مەرئوز نەبووە خەڵک ڕەنگە شایدی ئەوە بدا عیلاقەیەکی زۆر هاوڕێیانە بۆ ڕاستە لە ئیدارەیە هەندێک زەوابەتی ئیداری هەیە پێویستی بە جدیاتە لەو ڕۆوە هیچ کەم
کەم تەرخەم نەبووین بەڵامەوەی توانیمانە ئێمە تەقدیری خەڵکمان کرد و ڕێزوان لە خەڵک گرتووە لە خلالی ئێمەوە بەڕاستی خەڵک لەوانەیە ڕەحمەت بووی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناردبێ بۆیە ئەوەی پێمان بکرێ هەرخوای گەورەش خۆی فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها یعنی هیچ تەکلیفێک لەسەر شانی هیچ مرۆڤێکدا نادرێت تەنانەت بۆ عیبادەتی خۆشی ئیلا بەپی توانای خۆی نەبێ بۆیە ئێمە وەکو ئەوەی کە لە چوارچێوەی فراکسیۆنێکا سیاسەتی حیزب وەکو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێکەین هیچ تەقسیر و کەم تەرخەمیەک ناکەین و بەندەش بەش بە حاڵی خۆم جوهدە شەخسیەکانیشم توانە کەسیەکانیشم پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان نەگڕێگرە بێت بەڵکو پاڵپشتی و لۆبیکارێکی باشیش ئەبێ بۆی بتوانی بیخیتە خەمی بیخیتە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانەوە لە خەمی نەتەوەی جارێکی تر ئەڵێمەوە لە سەروی هەموو خەمەکانەوەیە بۆیە بەندە بەش بە حاڵی خۆم ئینشاءالله بەرنامە و پلانێکی بەرفراوانمانە بێ بۆی بۆ توێژەکانی ترچی بۆ بابەتی ئەدەبی بۆ بابەتی من جیالەوەی کە مدیر عامی پێشووی ئەوقافی سلێمانی بوو مدیری ئەوقافی پێشووی شارەزور و معاون مدیری پێشووی ئەوقافی گەرمیان و کەرکووکی جاران بووم جگەلەوە سەرۆکی ڕێکخراوی سەکۆی شاعرانی کوردستانیشم بەخۆم پیاوێکم قەڵەمم هەیە و ئەنووسم لە ڕووی ئەدەبی شەوان یعنی شعر و ئەوانەمان هەیە بۆیە لە ناو چین ڕۆشنبیرانی شا بەڕاستی من بۆ خۆم جێی احتیمام من و ئەمەوەیە حقیقت کارێک بۆ ئەدیبان و شاعران و نووسەرانی ئەم وڵاتەش بکەم ئەو پرۆژه یاسانی کە لەلایەن جەنابیانە و لایەن نخبەکانی ڕۆشنبیرانەوە ئەدرێتە ئێمە یان ئەو پلان و بەرنامانی ئێمە پێدەوڵەمەند دەکرێت کاری لەسەرەکەین و ئومێ دەکەین ئەوەنەی پێمان بکرێ لە ئاستی تمۆحی ئەوان بین و لە ئاستی چاوەڕوانی و حوسنی زەنی هەمووان بین ئینشاءالله. دکتۆر بە دەرفەتی ئەزانم جەنابەت بریکاری وەزیری ئەوقافی لە وەزارەتی ئەوقاف تاکو ئێستا یەکێتی یاخود سەرۆکی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی بەرپرسی یەکێتی نامەیەک وەرەقەیەکی بۆ ناردووی لەسەر مامۆستایەکی ئاینی ڕێی لێ بگرن وا قسە بکە وا قسە نەکە یاخود بۆ چوونێکێتی چی بۆ سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و بنەماکانی و ئادابی گشتی لە هەرێم؟ بێگومان بۆ چین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە بواری ئاینی و هەروەها مامۆستایانی ئاینی بە حکمی ئەو پێگە مێژوویەی لە مێژووی میلەتەکەمان هەیەیان بووە لە شۆڕشەکانی میلەتەکەمان هەبووە تەچێ و خانەقاکان بابەتی پێکاتەکان یەکێکە لە ئەولەویاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە کۆنەوە لە سەردەمی ڕەوانشاد مامزەلال مامۆستا عتاش باسی کرد ڕێزی مامۆستایانی ئاینیمان گرتووە و سەرۆک پاڤێل خۆی پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ مامۆستایانی ئاینی هەیە خۆشم وەکو ئەندامێک لە تیمی باڵای یەکێتی لە ناو حکوومەت جەنابی کاقوبات بەردەوام ڕێنمایی ئێمە ئەکا متابعی ئیش و کارەکانمانەکە کە ئێمە ڕێزی مامۆستایانی ئاینی بگرین و بەڕاستی گرتوشمانە چونکە ئەو ئەرچی ئێمێ منەت نییە بەسەر مامۆستایانی ئاینی ئەیکەین مامۆستایانی ئاینی شایستەی ئەوەن ئێمە نەک ڕێزیان بگرین بەڵکو پرسیان پێ بکەین لە نەسیحەت و ئامۆژگاریەکانیان سوود وەرگرین هەرواش کراوە جەنابی کاقوبات چەندین جار خۆی لەگەر مامۆستایانی ئاینی کۆ ئەبێتەوە قسەیان لەگەر ئەکا مناقەشەیان لەگەر ئەکا بۆ ئەوەی ئێمە ڕەئیوان وەربگرین لە جێبەجێکردنی بەرنامە و ئەدای خۆمان لەو ڕوانگەشەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسم کرد بەردەوام ئەو چینە و هەروەها جگە لە مامۆستایانی ئاینی ئیسلام تەنانەت پێکهاتەکانیش لە ئاینە جیاوازەکانی تر برایانی مەسیحیمان برایانی یێزدی بەردەوام لە ئەولەویاتی ئێمان و هەر شتێک بە ئێمە کرابێ درێخیمان نەکردووە ئەوە بێگومان ناشیکەین چونکە ئەوە بەشێکە لە ڕوئیای یەکێتی لە استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە خزمەتی سەرجەم چین و توێژەکانی میلەتەکەمان بکەین لە ناویشیاندا مامۆستایان و زانایانی ئاینی هیچ فشارێکە بۆ لەلایەنی کێتەوە لەسەر مامۆستایانی ئاینی لە کاتی وتارەکانیان یاخود بۆ چوونی سیاسیان تێڕوانینی سیاسی جیاوازیانە و بێوی کێتی بە شازێکتر مامەڵی کردبێت لە ڕێی تیمی حکوومەت و سوێتی فشارێ بکە یاخود تێڕوانێکی جیاوازی بێت لەسەریان؟ نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان جگەل لە ڕێنمایی کاری باشە و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتش وەکو باسم کرد جەنابی کاقوبات کە سەرپەرشتی ئێمە کە وەکو تیمی یەکێتی لە ناو حکوومەت و هەروەها
برادرانی خۆن لە دەرەوە قەت ڕۆژێک لە ڕۆژان گوشاریان لەسەر هیچ بابەتێک لەو بابەتە نەکردووە تەنها گوشاری وان لەسەر ئێمە بەندە و تیم یەکێتی لە ناو حکوومەت و بە تایبەتی جەنابی کاخوبات ئەوە بووە کە زۆرترین خزمەت بە چین و توێژەکان بکەین لە ناویشاندا مامۆستایانی ئاینی کە بەنسبەت ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف ئەولەویەتی ئیش و کارەکانی ئێمەیە. زۆر باش کاگەتا هەر لەسەر بابەتی ئاینی ئەو ماوانەی کە پۆستان هەبووە لە حکوومەت یەکێتی شارێکیە بۆ لەسەر مامۆستایانی ئاینی لەسەر بیر و ڕای جیاواز لەسەر لایەنی سیاسی جیاوازیان هەبوو بێ هیچ گرفتێکە بۆ من کاکتۆر من حتمما لەوانەیە کاکتۆر زێندین لە یادی نەبێیان باسی نەکرد من حەزەکەم باسیەک بابەت بکەم تاوان چەندین جار نەک جارێک هەر لە ماوەکانی ڕابردوو هەمومان ڕەنگە لە بیرمان بێ مامۆسای بەڕێزی ئاینی هەبوو لە وتار دوور خراوەتەوانێ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە یان ئەمری کردووە بچێتەوە وتاردان ئەوە واضحە و لە سلێمانی ئەوە ڕوویداوە من یەک بابەتی یەکێتیش نەبووە یەکێتیش نەبوو یەکێتیش نەبوو یەکێتیش نییە و بە عەلەنیە سا هاوارەکە ئاڵم یەکێتی نیم دوای ئەوەش و پێش ئەوەش تەمان من یەک نموزجی زۆر زیندوو کە لەگەڵ خۆمانە ڕوویداوە من کاتێک لە گەرمیان بووم لە ئەوقافی گەرمیان بووم مامۆسایەکی بەڕێز لە دەبەری گەرمیان لە وتار لادرا بوو لەسەر ئەوەی کە شێوازی وتاردانی لەگەڵ ڕێنمایەکانی ئەوقاف ئەوانە ناهاتەوە دیارە ئەو مامۆسا بەڕێزا لە یەکێک لە حیزبە ئیسلامیەکان بوو و لە ڕێگەی برادرەکانیەوە گەشتمە لای سەرۆک مامجال ژنای مامجال من ئێستا هامشەکەی وەک ئەم وەرەقەی بەردەستم لە بیرمە و لەبەر چاومە کە بۆ پارێزگاری ئەو کاتی نووسی بوو من ناوی بەڕێز پارێزگارەکە ناهێنم بۆی نەزانری لە چ سەردەمیشانە بووە چکە کۆمەڵێک پارێزگار لە دەربەندی خان ئەو کاتی کە ئیداری کەرکووک لێرە بوو لە دەربەندی خان بوو نووسی بووی برای بەڕێزم کاک فڵان پێم وانە لەسەر بیر و ڕای جیاواز و سیاسی هیچ مامۆستایەکی ئاینی لە وتاردان لا ببرێ واتە جنای مامجال ئەمە بە تێگەیشتنی بوو ئەمە تەفەهومێکی زۆر ڕاست و دروست بوو کە نەگەیەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر وتاردان من بۆ خۆشم لە حیاتی وەزیفی زۆر جار تووشی ئەم حاڵەتانە بووم مامۆسای بەڕێزی ئاینی هەبووە ڕەنگە لەوەتەری شخصی دابێ ینی زۆر جار نەک لە حیزب قسەی لەسەر زۆر بابەت کردبێ بەڵام بۆ جارێک یەکێتی نیشتیمانی کوردستان تەلەفۆنێکی نەکردووە بە زەختی ئەوان یان بڵێ لەسەر داوای ئێمە نابێ فڵان مامۆستا وتار بدا و ڕەنگە خۆشمان هەندێک جار ئەوەمان بینیوە تێبینیمان لەسەر ئوسلوبی خەتابەی هەندێک مامۆسای بەڕێزی ئاینی هەبووە بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام زابتە ئیدارەکانمان ئەگەر بەجێ کردبێ بەڵام بڕواشمان بەوە هەبووە کە مامۆسای بەڕێزی ئاینی نوتقی هەیە و قسەکە و لە مینبەرەوە جۆرێک لە ئامۆژگاری ئەداتە خەڵک ئەکرێ بیر و ڕایەکی سیاسیشی هەبێەوە زۆر جار ئەگەر نەقدی حکوومەتی هەرێمی کوردستانیشی کردبێ لەسەر کۆمەڵێک بابەت هیچ مامۆسایەکی ئاینی نەلادراوە و نەفەسڵ کراوە نە ئەوانە بەڵام تۆ ئیدارە وەزیفەیە وەزیفەش جەناب تەزانی عنی زەوابتی ئیداری هەیە هەندێک یاسا و ڕێنمایی کارپێکراویش لە ناو وەزارەتی ئەوقافەیە بۆیە هەندێک لە مامۆسایانی ئاینی و فەرمانبەرانیش پابەند دەبن بەو زەوابتانە لە غەیری ئەوە نەخێر بە هیچ شێوەیەک هیچ کەسێک بە زۆر بە ئێمەی نەوتووە هیچ مامۆسایکی بەڕێزی ئاینی لە وتار لادەن باش من دقەیە کاتم هەیە جەناب کاندیدی ئەم کامێرەیان وانە بەرامبەر بەوە لەو دقەیە توانی هەم خۆناساندن هەم پلانی هەر شتێکت هەبێ بە بینەرانی کورساتی بڵێ دەرفەت زۆر سپاس بۆ جەناب جارێک ترکاک دکتۆر من لێرەوە ڕووەکەمە ئەم کامێرەیە لەم شاشە جوان و پیرۆزەوە داوا لە دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان داوا لە هەموو دەنگدەرانی هەرێمی کوردستانەکەم جارێکی تر متمانەی خۆتان بدەنەوە بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبێکی باوەڕپێکراوی گوێ لە گیراوی حساب بۆ کراوە حیزبێکە خاوەنی کۆمەڵێک مەواقفی نیشتیمانی و نەتەوەی زۆر بارز و بەرزە و خاوەنی مەواقفی بە جۆرێکە کە بڕیارە قورسەکانی پێ ئەدرێ و جێبەجەکاری بڕیارە قورسەکانیشە بۆیە لە ناو لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەندە براتان عەتا عەبدوڵڵا ساڵح کاندیدی ژمارە 13 کە بە عەتای ئەوقاف ناسراوم داوام وایە متمانەی خۆتانمان پێ بدەن کە بەڵێنێکە بەخوا و بە خەڵکی هەرێمی کوردستانمان داوە ئەوەی لە تواناماندا بێ لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ڕێگەی فراکسیۆنێکەوە لە ڕێگەی توانە کەسەکانمانەوە هەوڵی چارەسەرکردن و خزمەتکردنی ئەم گەلە بدەین و ئومێدەکەم لە ڕۆژی 11 دەنگ بدەن بە ژمارە 13.
بەڕێز ئەتابڵا کاندیدی ژمارە 13 لەسەر لیستی 222 نیشتیمانیان لە بازنێستنانی زۆر سپاس، هەروەها دکتۆر زێنەدین مەولود ئامۆکەیی دکتۆرا لە زانستە سیاسەکانەوە بریکاری وەزارەتی ئەوقاف، زۆر سپاس لە ڕانیەوە لەگەڵمانە بووی. بینەرانی پانۆراما و کورسان نیوز ئێوە شەرشان.